ئەشیا فرۆشتنەکانیش هەر پارچەیەکە فرۆشتم پارچەیەک لە جەرگم لێ بێتەوە. من ناوم ڕزگار یاسین عەزیزە ناسراوم بە ڕزگار میرانی. من لە هەشتاکانەوە هەستان بە کۆکردنەوەی ئەوە شیانە زۆر هیوایەتم بوو ئێستاش دەچم لە پارێزگایەکان ئەوە شیانە دەکردم و دەینمەوە بۆ شارەکەی خۆم و ئەشیای زۆر جوانیشمەیە و زۆر قەدیمیشمەیە. ئەشیاکانم وەکو ئەشیای فۆلکلۆری هەتا ئێستاکە مەچنەی ماستاوی قەدیم و تەنزیل و رادیۆ و تەزبیعات و ئەنواع شتی کۆنەم هەیە، هەتا پانکەی کۆنەی عێراقی و لە هەموو محافەزەکانی عێراق من ئەشیا دێنم بۆ هەولێر. خریان دەکەمەوە تا ئێستا ئەشیاکی زۆرم کۆکردێتەوە نزیکەی بای احتمالە لە دەوری 5 دەفتەرێک ئەشیا هەبێ و ئێستاش هەستامە بە فرۆشتنی ئەو کەلوپەرانم لە بۆ بژێوی ژیان تا ڕۆژانە کەلوپەرەکان بفرۆشم و پێ بتوانم بژیم بژێوی ژیانی مناڵەکانمی پێ پەیدا بکەم. بۆ نمونە ئەو مەچنێ ماستاوە 1970 دروست کراوە هەتا ئێستا ئیشیش دەکاتن. مادەکەی مسە و تێچی ناچتن. ئەو جیاز تەنزیلەی لێبینی ئەوە زمانی خۆی لە دایرەی ئەمن کەسێکە داهاتەکردن ئیغبارێکیان لێکردبایە شتێکیان لێکردبایە بۆی تەنزیلیان دەکرد ڕیکۆردیان دەکرد. پێشان ئەمە دەمان گوت تەنزیلیان دەکرد بەس ئێستا دەرێن ڕیکۆرد بەو تەنزیلەش لیان دەداوە لە دایرەی ئەمن لیان دەداوە قسەکانی و احترافەکانی تویان دووبارە دەکردەوە لە بۆت. پێشتر وەچ میوانێک داهاتە مارێ بە منداڵێکی بچووک ئەو دەستشۆر و مەسنیان دەینا دەستی کابرایان دەشوشت و پاشان دەیان بردە دەرەوە. ئەوە هی مۆمە لە ماڵە گەورەکان پێشترێ فول لە مۆم نەدەکرا یان تفیدی بە ئەوە بکوژێتەوە بۆی دەیان کوژاندەوە مۆمیان پێدەکوژاندەوە. ئەوە دانیان پەمپی عەلاقیە کە دەچێ عەلاق لە جیاتی پەمپی بەوەی ئاویان بەسەریدا دەکردی. ئەو دانیان سرکێتی کارەبایە پێشتر فیز نەبوو ئەو دانیان دەردەینا فیزی دەکرد تێلەچیان لێ دەدا و فیزەکەیان پێچا دەکردەوە دەیان بەستاوە. بەڕاستی بۆ ئەشیاکان ئیمکانێتی دەوێتن ئەگەر شوێنێکی جوانت هەبێتن ئەشیاکان لێ کۆ بکەیتەوە، بەڵام ئەمنەوەی کە ئیمکانێتم نییە بتوانم ئەوەشیانەی لێ کۆ بکەمەوە و ئەشیا فرۆشتنەکانیش هەر پارچەیەکە فرۆشتم پارچەیەک لە جەرگم لێ بێتەوە.